هەموو هاوڵاتیان دەکەم هاوڵاتیان هەرێمی کوردستان هەر کەسە و بەپێی توانای خۆی لە بەردەمی ماڵەکەی خۆی یاخود ئەگەر باخچەیەکی هەیە لە باخچەکەی خۆی ئەگەرنا لە بەردەم ماڵەکەی خۆی هەریچش پێ نەکرێتن بتوانین دارێک بچین لە بەردەم دەرگاکەی خۆی بۆ ئەوەی ژینگەی هەرێمی کوردستان ژینگەکەمان خاوێن بیتن ژینگەکەمان پاک و تەمیز بیتن هەرێمی کوردستان بەعام هەرێمێکی جوان و قەشەنگ بێت بە خۆتان دەزانن هەرێمی کوردستان وڵاتێکی جوانە وڵاتێکی پێشکەوتووە وڵاتێکە تەماشای شاخەکانی هەرێمی کوردستان بکە ژینگەیەکی زۆر جوانی هەیە بە سەراحەت. بەڕاستی سەوزایی و ژینگە پارێزن بە دەرەجەیەک یعنی ئەرکی هاونیشتیمانیە ئەرکی هاوڵایەتیە ئێمە بتوانین ژینگە پارێزین باوەڕ ناکەم بە هیچ جۆرێک حکوومەت هیچ کێشەیەکی هەبێت پێشم خۆشە هەموو کەسێ ژینگە بپارێزێت و سەوزایی خۆش بێ و نەمان بچانێت و هەمووشمان پێمان خۆشە هیچ کەسێک پێی ناخۆش نییە ئەو شتە. تکایە هەر کەس دەتوانین لە پێش دەرگاکەی خۆی دارێک نەمامێک بچێنێ بۆی ژینگەکەمان بپارێزی کارگە و سیارەمان گەلێک زۆر بە ژینگەمان زۆر پیسە تکایە هەوڵ بدەن هاوکاری حکوومەت بدەن هاوکاری خۆتان بکەن ژینگە بۆ خۆتانە بۆ خۆم بۆ ئێمە نییە بۆ هەموو خەڵکە تکایە هاوکاری خەڵک بکەن بۆ ئەوەی ژینگەکەی بپارێزن. داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەم کاتێک دەچن بۆ گەشتەکان یان دارستانەکان بە هیچ شێوەیەک فکردەوە نەکەنەوە دارێک ببڕنەوە چکە بەڕاستی بڕینەوەی دارێک بڕینەوەی ژیانەوە تا بڕینەوەی ژیان چونکە سەوزایی خۆشی دەبەخشێتە کوردستان.